پشتی بەشداری دە کۆنفرانسی ئەو لە هەیەدا لە ئەڵمانیا سەرۆکی هەرێما کوردستان عێراقی مەسعود بارزانی دوو ڕۆژان لە تورکیە بوو لە گۆڕا ڕاگەهاندنا تورکیە بابەتی نیقاشی شەڕێ داعش پشتەوانیا دراوی یا تورکیە ji حکومەتە هەرێمی ڕا و پرسا هەبوونە پێکێکی لێ شنگالی ئەگەرچی چ ji کۆمبوونان دەرنەکەتیە لێ داخوایانیەکە سەرۆکاتیە هەرێما کوردستانی دibêje ئەردۆگان سۆز دانە پشتەوانیا هەرێمێ بکە di şerê Daişda gelo pêşbîniya çi encaman ji vê seredanê tê kirin em ê vê pisyarê û çendîn dî jî arasteyê Dr. Rêbuwar Reşîd bikîn hevserokê Kongreya Neteweyya Kurdistanê. Dr. Rêbuwar zor bexêr bê. Ême hemûman dezanîn xweştekî şaraweş niye ka xemî Tirkiya pêkekê ziyatir lewê ka şerî Daeş bê هەبوونی پێکێکش لە شنگال بووە بە ئاڵۆزیەک ناخۆشیەک بۆ بارزانی و بۆ هەرێمی کوردستان بە لەبەرگرتنی ئەو ڕاستیانە ئێمە چاوەڕوانی چ ئەنجامێک دەکەین لە سەردانی بارزانی بۆ تورکیا بەڕای من بەداخەوە چاوەڕوانەکان چاوەڕوانی خراپن بۆ خەڵکی کوردستان چونکە ئەگەر ئێستا ئێمە سەرنج لە دۆخی تورکیا بدەین سەرنج لە دۆخی حکومەتی ئاکەپە و ئەردۆغان بدەین دەبینین کە حکومەتی ئاکەپە هێواروها شخصی ئۆردوغان خۆی زۆر لاوازن بۆچی لاوازن چکو لە بەرەکانی سووریا زۆر خراپ دۆڕاندیان جەماعەتە تیرۆریستەکانی سەر بە حکومەتی ئاکەپە سەر بە تورکیا لە حەڵەب و لە هەموو ئەو ناوچانەی کە هەند دۆڕاندیان لە ڕێکەوتنامەی ئەستانە ڕێکەوتنامەی ئاژبەتاڵ بوو کە بەسەر تووشیان سەپاند پەیوەندەکانی دەوڵەتی تورکیا لەگەڵ رووسیا و لەگەڵ ئەمریکای خراپ دەچێ تورکیا پەیوەندی زۆر خراپی لەگەڵ ئیسرائیل هەیە لەگەڵ بولگاریا و لەگەڵ یۆنان هەیە و هەروەها لە ناو خودی تورکیا دەوڵەتی تورکیا زۆر زەعیفە لە ناو حیزبە کورد لە ناو حیزبە سیاسیەکانە بۆ کورد چاوەڕوانی دەکەین بەو مانایە کە لەبەر ئەوەی کە حکومەتی ئەردۆغان زۆر زەعیفە تەنها کارتێک بەدەستێتی ئێستا کارتی کووردە دەیەوێت کوردان لە ناو خۆیانە شەڕ بکەن دەیانەوێت کورد دەیەوێت بە هەر شێوێ بێ کوردوا لەکا کە یەکەم تەقەلێکتری بکەن بەو شێوەیە بە ئەمریکا و بە دنیا بێژێ کورد ناتوانن ئیستیقراری لە منتیقەکە دروستکەن کوردەکان ناتوان بێکەوە ئیدارە بکەن من دەتوانم ئەو کارە بکەم ئەمە خواست و ئەمە ویست و ئەمە پلانی تورکیا لەوە زیاتر نییە لەبەر کە دەوڵەتی تورکیا ئێستا لە دۆخێکی زۆر زەعیف تورکیا ئەردۆغانش بەتایبەت دژی ویستی کوردە بەتایبەت لە سووریا و هەموو جارێک دژی بەشداری کورد بە ئێستاش لە شەڕی داعشدا ڕۆڵی پۆزیتیڤی تورکیا لە چیدا دەبینین ئەگەر سەرۆکی هەرێم سەردانی بکات و لەگەڵ تورکەکانە کۆبتەوە بەڕای من هەر وشەی پۆزیتیڤ ڕۆڵی پۆزیتیڤی تورکیا ڕستەیەکی نادروستە چونکو دەوڵەتی تورکیا هەروەکو دەوڵەتی ئێران دەوڵەتێکی داگیرکەرە لەسەر کوردستان دەوڵەتێکی دایکیکە ناتوانێت پۆزیتیڤ بێ ئەگەر ئەو دەوڵەتە داگیرکەرە زیاتر لە 20 میلیۆن کورد لە باکووری کوردستان دەچەوسێنێتەوە بە تریلیۆن دۆلاری لە کوردستان دزیوە بە سەدەهان مرۆڤ سەدان هەزار مرۆڤی ئەمێ کوشتووە لە ساڵی 1923 ئۆکتۆبری 1920 کە دەوڵەتی تورک دروست بووە بە تایبەتی لە 1924ەوە حکومەتی ئەتاتورک و ئیسمەتدینێ کوردیان کوشتووە ئاسووریان کوشتووە ئەرمەنیان کوشتووە هەتاکو ئێستا لەبەر ئەوە پۆزیتیڤ بوونی دەوڵەتی تورکیا مانایەکی نییە بۆ کوردستان بە پێچەوانەوە ببوورە بە پێچەوانەوە دەوڵەتی تورکیا و هەروەها دەوڵەتی ئێرانیش دیارێک کەسە باسەکەمان لەسەر دەوڵەتی تورکیا تەنها بە مانای نەهامەتی تەنها بە مانای شکست و تەنها بە مانای زەرەردان لە خەڵکی کوردستان دێ ئەمە قسەیەکە کە دەبێت لی تێبگەین جەنابەت سەرۆکایەتی کۆنگرەی نەتەوەی کوردستان دەکەی جاران کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکەی ڕۆلی هەبوو لە کێشەکانی کوردە لە ناو پارتە سیاسیەکاندا ئێستا لەم کێشانەدا کە زۆر کێشایە لە بینی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەمووی کوردستان بەگشتی و هەرێمی کوردستانی عێراق بە تایبەتی ئێوە چ ڕۆڵ دەبینن بێدەنگن هیچتان هەبووە نانە خێرەمە بێدەنگ نین ئێمە بە بەردەوامی هەوڵەدەین کە پرد لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان دروستکەین چونکە ئێمە پێمان وایە خەڵکی کوردستان لەسەر خاکی خۆی خەڵکەکەن کە دەتوانن سیکولاریزم دەتوانن پلورالیزم دەتوانن دیموکراسی بپارێزن لە ناو گەلی ئێمەیە یەزیدی هەیە یارسان هەیە کاکەی هەیە عەلەوی هەیە سوننە هەیە ئەرمەن هەیە ئاسوور هەیە ئێمە دەتوانین پێکەوە وەکو هاوڕێ وەکو خوشک و برا پێکەوە بژین لە سیستەمێکی دیموکراتیکە ئێمە ئێستا بە ئەوانە کار دەکەین یەکێک لە کارەکانی ئێمە ئەوەیە کە هەوڵ بدەین بە باشترین شێوە ئەو تێگەشتنە لەناو پارتە کوردەکانە دروستکەن کە لە ناو کوردستانە جێگەی کاری سیاسی بۆ هەموو ڕێکخراوێکی سیاسی هەیە لە کوردستانە هیچ کەسێ پێویست ناکە بترسێ هیچ کەسێ پێویست ناکە نفوزی خۆی بترسێ بەڵام لە دەرەوەی سەنگەری دوژمنە لە ناوی سەنگەری دوژمنانە ئەبێ هەموو لایەک لە ناو سەنگەری کوردستانە بێ و بۆ شوێ ئێمە نزیک بینەوە دکتۆر زۆر سپاس دەستەکان خۆش
دکتۆر ڕێوان ڕەشید هاوسەرۆکی کۆنگرا نیشتیمانیا کوردستان میوانی کورد کنەکشن بوو.